بینەرانی هێژا سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی زایاڵی زاگرۆس هاتمەوە خزمەتان بەڕێزان لە بەرنمەی ئەمجارەی زایاڵی زاگرۆسدا میوانداری زۆر بەڕێز مامۆستا و مێژونووسی کورد سۆران حەمەڕەشمان کردووە دەمانوێت لەم بەرنمەیەدا باسێک لە پەیوەندی کوردی چیا و کوردی دەشتایەکان بکەین لە ڕێگەی باسکردنی چەند بابەتێکەوە ئەویش پەیوەندی سۆمەرەکان بە ناوچەکانی تری زاگرۆسەوە چیە لە ڕووی زمان و باوەڕمەندی و شوێنەوارەکانەوە مامۆستاگیان زۆر بەخێربێ سپاس بۆم دەرفەتە سپاس مامۆستاگیان پێش دەستپێکردنی گفتوگۆکەمان دۆسێکمان ئامادە کردووە فەرما پێکەوە ببین سپاس فەرموو مێژوو پێمان دەڵێت کوردستان و کەوانی زاگرۆس تۆرۆس لانکەی شۆڕشی کشتتوکاڵ و بەرهمێنانی خواردنە و خەڵکەکەی پێشڕەوی ماڵیکردنی ئاژەڵ و تەکنەلۆژیای سەرەتایی بوون هەر لە هەرێمەکانی کەوانی زێڕین و بەپیتی خاکی کورداندا کۆمەڵگا لە ژیان و چاندی ڕاوچێتیەوە بازی بۆ ژیان و چاندی ئاینی سەردەمی کشتتوکاڵ و کۆمەڵگەی دایک هاویشت هەروەها نابێت ئەوەش لەیاد بکەین کە لەسەر دەست و ژیری ژن مرۆڤ کەم خۆی لە کۆمەڵگەی ئاژەڵانی تر هەڵبوارد و فێری ڕێکخستنی جڤاکی و پێشخستنی ژیانی ئاینی و چاندی بوو مێژونووسان پێیان وایە ژن لە هەرێمەکانی زاگرۆس داهێنەری چەمکی پاک و خاوێنی و تەندروستیشن سابەم ڕەنگە هەم بە فرێنەری چێشخانەیە لە نێو ئەندازەی ماڵ و هەمیش فێرکەر و پێشەنگی پاراستنی تەندروستی کۆمەڵگەکەی نزیکایەتی لە هەرێم و ناوچەی نزیک لە کەناراوی ئەو ڕووبارەکان ڕۆڵێکی باڵکێشی لەم پێشکەوتن و داهێنانەدا وازی کردووە ئەمڕۆڵەی وێنە و شاهێمای دایکێتی ئەوەی بۆ پلەی خواوەندێتی هەڵکشاندووە و ئاین و پیرۆزی دایکە خواوەندی لە ژیانی جڤاکی ئەوێ دەمێکدا ڕەنگڕێژ کردووە ئەمە هەلومەرجێکی ڕەسان کە چاند و باوەڕمەندی و جڤاکێک لە نێو لەپی دایکانەوە ڕەنگڕێژ بێت هەروەک چۆن سەبارەت بە چاخی نیوڵەتیک و ڕۆڵی مەزنی ژن لە جڤاک و چاندی کۆمەڵگەی ئەو سەردەمەدا ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان دەڵێت دەشێت سەرچاوی بنەڕەتی ئەدەبیات و مۆسیقاژ بۆ قۆناغی بەدەستگابوونی نیۆلیتیک بگەڕێنرێتەوە مۆسیقای دێرین هەروەک بڵێ ڕنگدانەوەی ئەو سەردەمەیە بلوێری شوان و دەهۆڵ و زۆرنە تەنانەت ئەمڕۆژ ئاوازە خەمناک و بەجۆشەکانی ئەو سەردەمانە بۆ دەگێڕنەوە ئەوە مێرانە وەک باپیرە و داپیرەی مۆسیقاوان لە کۆمەڵگەی سۆمەردا شێوە و ناوەڕۆکی مۆسیقا زیاتر پەرەی پێدەدرێت لە پەرستگاکان و کۆشکی پاشاکاندا مۆسیقاژن و گۆرانی بێژان شوێنێکی گرنگیان هەیە ئێستا دەبێت بپرسین کوردستان بۆچی بوو بە ناوەندێکی ئاوا گرنگی مێژووی و چاندی و مرۆیی شوێنەوارناسی دەڵێت هەندێک لەو شوێنانە لە کوردستان شوێنەواری سەردەمی پالیۆلیسک دەگرێتەوە وەک باکووری مووسڵ 110,000 بۆ 500,000 ساڵ پێشزین و شانەدەر 100,000 پێشزین و بەردەبەڵکە 80,000 پێشزین و هەزارمێرد 50,000 پێشزین ئەم دیرۆکە کەونارەی ژیان و بزاوتی چاندی و زمانی و ئابووری و کۆمەڵایەتی لە پێنار و زنجیرە چیای بەیت و فەڕی زاگرۆس هەلومەرجێکی بەو ڕەنگەی سازان کە مێژوو لە زاگرۆسەوە دەست پێ بکات و هەر لەوێوە بە پنتاوپنتی هەرێمەکانی تردا تەرز و پەل بکوتێت لێکۆڵەرێکی وەک سۆران حەمەڕەش لە پەرتووکی مێژووی بزر و نەگێڕراوەی کووردە پێی وایە چیاکانی کوردستان ناوجەرگەی ژیاری مرۆیین و بەم دەساوێژە کۆمەڵگە لەم هەرێمە جیهانی کوردستانەوە ڕێخستنێکی ئابووری تایبەتی پێکانی پاشان ئەم ژیاری و چاندەی زاگرۆس نەختە لە هەرێمی چیاکانەوە بەرەو میزۆپۆتامیای خوار و داکشاو لەوێن دەرێژ بڵاو بوویەوە ئەم چاندە پاش سۆمەریش پەیڕەوی کەلتورەکانی تر بوو بۆ نمونە هێمای ئەستێرە هێمایەکە پەیوەستە بە خواوەندی مانگی سۆمەری نانە و خواوەندی ئەستێرە ئینانە ئەم هێمایە گەیشتە یۆنان و ڕۆم و فارس و گەلانی تر لە ئێستادا بە هێمای ئاینی پیرۆزی ئیسلامدا دەنرێت ئەو پرسەی ئێمە لەسەر پاکی ئەم بەرنامەیەدا پەنجەنمای دەکەین مژاری نازنامە و ڕەگوڕیشەی سۆمەریەکانە مسوەگەر میوانی بەرنامەکە واتە مامۆستا سۆران حەمەڕەش لە ڕێی توێژینەوە زمانەوانی و مێژوویەکانیەوە بەو ڕایە گەیشتووە کە ئەوان بە کوردی دەشت ناو بنێت واتە گەر لە قۆناغی پێشتر مرۆڤی زاگرۆس ڕۆڵی لە پێهەڵگرتنی کۆمەڵی مرۆیی بەرەو ژیانی ژیاری هەڵگرت بێت ئەوە کوردی دەشت و سۆمەریەکان سیستەمێکی ئاڵۆستر و کۆمەڵگایەکی پێشکەوتوتریان ئاوا کرد هەروەها سیستەمێکی پێشکەوتوی ئاودێریان بۆ کشت و کاڵ داهێنا
سۆمەریەکان سیستەمی خۆبەڕێوەری هەرێمی و کەلتوری هەرێمیان لە شارەکانی ئورک و ئور و سیپەر و ئادەب و ئوما و لاگەش و لارسا و چەندین شوێنی تر دامەزران بۆ هەر دەوڵەت شار و هەرێمێکی خۆبەڕێوەبەر پاشایەک حکمی دەکرد و ئاین و پەرزگە و یەزدانی تایبەت بەخۆی هەبوو. ئێمە لە بەرنامەکانی پێشتری زایڵەی زاگرۆسدا باسی گواستنەوەی چاندین نووسینمان لە هەرێمەکانی زاگرۆسەوە بۆ میزۆپۆتامیای خوارو کرد. سا ئەو پولە قوڕینە سادانەی لە نزیکەی 8,000 ساڵ پێش زاین خەڵکی چیاکان دایانهێنابوو کەم بارگۆڕانی بەسەردا هاتوو وەرگەڕایە سەر نووسینی مێخی. ئێستا لێکۆڵەران ئەم زمانی سۆرانی لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان قسەی پێدەکرێت بە درێژە و کەڵەکەبوونی کەلتوری زمانی سۆمەری دەزان و ناوی کوردی کۆن لە سۆمەری دەنێن. مامۆستا سۆران حەمەڕەش لە دابەشکاری کووردا کوردی چیا و کوردی دەشت پۆڵێن دەکات. کوردی چیا بە گۆتیەکان و کوردی تەختایی و هەرێمە گەرمەسێریەکان بە سۆمەری ناودێر دەکات. بۆ ئەمەش ئاماژە بە ململانەی دوو جۆر لە کورد دەکات کە ئەوانیش ئاژەڵدار کوردی چیایی و جوتیار کوردی دەشتن. مسوەگەر ئەم ململانەیە لە میتۆلۆژیاکاندا ڕەنگی داوەتەوە. لە داستانی نینوەرتادا خواوەند ئازاگی فەرمانڕەوەی چیاکانی زاگرۆس نەخشەی سەرکەوتن بە سەر خواوەند نینوەرتادا دادەڕێژێت. بەڵام لە درێژەی میتۆلۆژیاکەدا سەرڕای ئەوەی جاری یەکەم ئازاک زاڵدەست دەبێت، بەڵام نینوەرتا بە پاڵپشتی شار و جەنگەکە دەبنەوە. ساگس سەبارەت بە خەڵکی چیاکانی زاگرۆس و سۆمەر دەڵێت ئەم دوو خەڵکە بەڕوونی هەمان خوددا ئینانەیان دەپەرست، هەمان کەلتوریان هەبوو، وا دیارە کە لە هەمان زمان تێگەیشتون. ئایا ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئاخێوەرە سۆمەریە سەرەتاییەکان نیشتمانەکەیان لە ڕۆژهەڵات بوو بێت پێش ئەوەی لە میزۆپۆتامیا نیشتەجێبن؟ بۆ ئەمە با لە بڕگەیەکی میتۆلۆژیایەکی سۆمەری بکەینەوە. داستانەکە ناوی ئێنمێرکا و گەورەی ئەراتەیە. لە جێکدا دەڵێت ڕۆژانێک یەک زمان لە هەر چوار لای جیهان قسەی پێدەکرا. بەپێی ئەم داستانە دواتر خواوەندەکان ئەمەیان گۆڕیوە. ئەوە تا دەڵێت خوای خواکان ئەریدۆی مەزن کە دانابوو قسەی سەرزاری گۆڕی، ململانەی خستە نێو ئاخاوتنی مرۆڤ کە تاوەکو ئەو کاتە یەک بوو. بەڵێ سپاس بۆ هاوکاران بۆ ئامادەکردنی ئەو دۆسیەیە. مامۆستاگیان دووارە بەخێر بێی، خۆشحاڵم میوانی بەرنامەی ئەم جاری بەرنامەی زایڵەی زاگرۆس بیت. ئەگەر سەرەتا لێوە دەست پێ بکەین ڕیشەی سۆمەریەکان دەگەڕێتەوە بۆ کەی و مێژوێمانە لە کەیوە دەست پێ دەکات، چ پەیوەندیەکان بە گەلانی تری زاگرۆسەوەیە؟ زۆر سپاس کاک سەلمان، زۆر سپاس بۆ بەرنامەکەتان، خۆشحاڵم لێرەم ئەمڕۆ. ئێمە بەگشتی تێگەیشتنێکی زۆر ڕقمان هەیە لەسەر سۆمەریەکان و پێویستمان بە تێگەیشتنێکی زۆر نەرم و قوڵ هەیە لەوان. نەتەوە و خەڵکان ئاوا کتوپڕ لە شوێنێکەوە دروست نابن، هیچ شتێک هیچ شارستانێتێک کتوپڕ لە شوێنێکا دروست نابێت ئەگەر پێشیرەیەکی نەبێت. لەبەرەوە هەمیشە کە ئێمە سەیری خەڵکانێکی مێژووی کۆنەکەی نابێەوە زۆر بە سادەی وابزین لە پڕ لەو خاڵەوە دروزە بن خێر. هەموو شتێک پێشینەیەکی دێرینی هەیە. شتێک هەیە پێڵێن مێژوو پێش مێژوو، کە ئەڵین مێژوو ئەو ڕۆژەی کە مرۆڤایەتی دایناوە بە مێژوو، ئەو ڕۆژەیە کە سۆمەریەکان هاتن لەسەر خۆیان نووسی. ئەمە کرا بە سەرەتای مێژوو، هەموو شتێ پێشەوە پێش مێژووە. ڕاستیەکەی ئێمە کە زۆر جار باسی سۆمەریەکەین لە سەردەمی مێژووە کە لە 5,000 ساڵەوە باسییانەکەین، بەڵام سۆمەریەکان دێرینترن، پاشماوەیان هەیە لەکوێ هەر لە دەشتەکانی بڵین لە ناوچەکانی مەسۆپۆتامیا و لە دەشتەکانە، یعنی واتە ئەوان پێش 5,000 ساڵەکەن. بەڵام لە پێش 5,000 ساڵەکەوە ئێمە شوێنەواری دێرینترمان هەیە لە هیچ دەشتەکە لە هیچ چیاکان. ئەمە لۆجیکێکی دروستە. خەڵکانێ لە چیاکانە بە هەزاران ساڵ پێش دەشتەکە، ئەمە بە بەڵگە نامەنێک بە بۆچوونی خۆمان شوێنەوارەکان پێمانەڵێ خەڵکانێک لە چیاکانەوە شارستانێتیشیان دەست پێ کرد، دەستیان پێکرد کە خەڵکی ڕاوکەر بوون، وردە بوون مەنیشتەجێ. ئەم خەڵکە دەستیان کرد بە کشت و کاڵ، سەرەتا کە توانایە فێربوون کە توانای کشت و کاڵیە. ئەمانە وردە بلمچیانە هاتنە خوارەوە و هاتنە دەشتەکان کە ئەمە وەکو پێم وتی بەڵگەی شوێنەواری ئەیسەلمێنێ کە خەڵکە شارستانەکان لە چیاکان و هاتنە خوارەوە، وردە ئەم شارستانیان دەست پێ کرد کە بە گەورەترین و گرنگترین شارستانیەتی مرۆڤایەتی دایانرێ شارستانێتی سۆمەریە.
وەکو نووسین لە 5,000 ساڵەوە ئێمە باسییانەکەین بەڵام وەکو شوێنەوار بەڵگەکان وەکو پێم وتی ئێمە لە پێش مێژووە بەڵگەی شوێنەواریمان هەیە زیاتر سەیری شێوەی ئەو بۆ نمونە ئەو کەلوپەلانەی بەکاریان ئەو نەخشانەی کە بەکارێنین لە ڕێگای ئەوە تێگەین ئەمانە هەر نووسینمان نییە پێش 5,000 ساڵەوە پێش بەڵام ئایا ئەمە هەر سۆمەری بوونیان نا لە ڕێگای نەخش و نیار و ئەو بیر و باوەڕ ئاینی شتانەی کە لەو ناوایە لە ڕێگای کەلوپەلەکانیانەوە تێگەین ئەمانە خەڵکانێک لێوە هاتون بۆ نمونە ئەو گەنمەی کە لە ناوچەی سۆمەر بڵین لە کشت و کاڵتا بەکارهاتوو هەر گەرمەیە کە لە چیاکانەوە هاتووە ینی DNA گەنمەکە پیشانیا کە لە چیاکانەوە هاتووە هەموو شتێک وا پێڵێنی شارستانەتی پێشتر لە چیاکانەوە بۆ دوایی هاتۆتە دەشت بەو شێوەیە بووە ینی بۆیە ئێمە ئەڵین لە چیاکانەوەم خەڵکە هاتوونەتە خوارەوە ئەوە نەبێ چیاکان چۆڵ بوو بێت و هەر دەشتەکە خەڵکیەوە نەخێر سەردەمانێک بەشێکی وەکو هەموو سروشتی مرۆڤایەتی دەشتەکە ژیان ئاسانتر بووە لەبەرەوەی ئەمان خەڵکێکی کشت و کاڵی بوون لە چیاکە کشت و کاڵ لە چیایە سنووردارە تۆ ناتوانانی گەورێکی وردە ئەچیتە ئەو ناوچانەی کە ئاسانترە بۆ کشت و کاڵ کە کێڵانی ئاسانترە کە خاکێکی فراوانترە کە ئاوێکی لە بەردەسایە بەمە شارستانێت بە دەوری ئەو گەنمەیە لە دەشتەکانە دروست بوو. زۆر باش مامۆستا ئەوانەی کە پیان وایە سۆمەریەکان بە پێچوانی بەڕازیت پیان وایە سۆمەریەکان لەم ناوچەکانی زاگرۆس و هاتون خوارەوە هیچ بەڵگەیەکی وایان لە بەردەستە کە بڵێن لە ناوچەکانی خوارووە هاتون بۆ خواری مۆزۆپۆتامیا خۆی ڕوونە ئەو لە دەوری ناوچەی سۆمەر چیمانەیە بڵین ناوچەی ڕۆژئاوات هەیە لەگەڵ ناوچەی باشوور یاخود ڕۆژهەڵات و باکوور لە باشوور و ڕۆژئاوادا ئەچیتە ناوچە بڵین بیابانەکان لەم ناوچانەوە نەتەوانێک کۆمەڵێ نەتەوەی سامی هەیە کە زمانیان سامیە و کەڵتوریشیان سامیە ئەمانە هاتوون وردە چوونەتە تۆمارەوە لەگەڵ زمانیان لەگەڵ زمانی سۆمەری بە تەواوی جیاوازە یعنی بە تەواوی جیاوازە ئەمە پیشانیا هەر خەڵکێ لەوێەوە هاتووە بۆ نمونە ئامووری ئەکەدی ئاشووری ئەم هەچی ئەو نەتەوانەی کە لەو بڵین بیابانەوە هاتوون هاوزمان و هاوفەرهەنگن و نەتەوەکەش کە لە جەشتایەکانی عێراقە زمانەکەی سۆمەری هەموو جیهان ئەمە منشتی سەر سۆشیال میدیا و هەڵکی هینت پێ ناڵم بەڵام لە ڕووی ئەکادیمیەوە هەتاوەکو ئەمڕۆ هەموو لەسەرەوە کۆکن زمانی سۆمەری و فەرهەنگی جیاوازە لەو کەواتە ئەم دوو خەڵکە بەیەکەوە نەبوون لە بنەچا ئەمە ڕێک پێ دەڵێ خەڵکەکە وەکوتم دیێنەی تەنانە دیێنەی گەنمەکەژەی سەلمێنە ئەنجا یەکێ لەو داهێنانە گەورانی کە سۆمەریەکان کردیان وە مرۆڤایەتیشی گۆڕی نووسین زۆر گرنگە ئەم نووسینە کتوپڕ دروست نەبوو شتێکی پێڵم پولە قوڕینە جابە پێشێکێکی بەمێ لەسەر پولە قوڕینە چۆن بوو بە نووسین نزیکەی 10,000 ساڵم و پێش وردە کە مرۆڤایەتی لە چیاکانی کوردستانە دەستی کرد بە کشت و کاڵێکی بچووک وردە جاران هەر بەڕاوەژیە هەر بەڕاو و بە کۆکردنەوەی بەروبوومی کشت و کاڵیژیە لەبەرەو کۆمەڵگەکان بچووک بوون وردە ئەم کۆمەڵگایە فێری کشت و کاڵ بوو کە کشت و کاڵی دروست کرد ئیتر وردە بوو بە خاوەنی سامانێک کە بتوانێت دانیشێ کە بتوانێت نیشتەجێ جا پرۆسەی مرۆڤایەتی ئەمڕۆ بۆی بێوێ لە پرۆسەی نیشتەجێبوونی مرۆڤ تێبگا یەی سەیری بۆ نمونە چەرم و بێستان سوور چەندین ناوچە لە باکوور لە ڕۆژئاوا لە هەموو بەشێ لە بۆ نمونە لایکرماشانەوە لە جانی لەمانە هەموو شوێنێکی کوردستان پرۆسەیەکی پیشانە کە مرۆڤ چۆن لە مرۆڤی ڕاوکەرەوە بوو بە مرۆڤی کشت و کاڵی جا ئەم مرۆڤە کشت و کاڵیە وردە بوو بە خاوەنی بڵین لە نیزیا پێڵەن فود سەرپلس ینی خواردنی زیایە بوو بە هۆی ئەوەی کە تۆ ئەمڕۆ دابنیشی خەمیسبەینێ نەبێ ئەمە بوو بە سەرەتایی شارستانیت جا پێویستیان بە ئاڵوگۆڕی کاڵا هەبوو کاڵا زۆر بوو گەنم هەبوو مەڕ هەبوو بزن هەبوو ئەمانە چیان پێویستێکیان نەبوو پیانەوە پولە قوڕینە شتێکی بچووکە کە لە گڵ و دروستکراوە و سووریانە کردەوە ئەمانە شێوەیان هەبوو نووسین نەبوون بەڵام نوێنەرایەتی مەزان من کۆمەڵێ مە ڕێم بە تۆ یا دە فەردەگەنمی ژێم بە تۆ لە پڕ بیرمانەچێتەوە بۆ ئەوەی ئەمە ڕێک بخەین پولە قوڕینەیەکمان دروست کرد بوو نوێنەرایەتی
بزن و نوێنەرایەتی گەنم و نوێنەرایەتی مەڕ و ئەمانەیە کرد. ئەمانە بوون بە سەرەتایەک بۆ ئاڵۆ گۆڕ بەکاتەن. 5,000 دوای 5,000 ساڵ یعنی 10,000 ساڵەمە پێش دەزێت دوای 5,000 ئەم پولە قوڕی بوو بەچی خەڵکانی وتیان باشە بۆ ئەمە بە ئاوا دانیشین دروستیکەین یەک پارچە قوڕێنین ئەمانە وێنەیەکەین. دوای 5,000 ساڵ جیان خاو بوو. ئەمە گەورەترین گۆڕانکاریە لە شارستانێتی مرۆڤ. خەڵکی چیاکان لەوێوە ئەم پولە قوڕینانە دروست بوو وردە لە دەشتەکانە لە خواروی ئەوەی کە ئەمڕۆ پێ لە مەسۆپۆتامیا عێراق لەوێ ئەمەیان کرد بە سەرەتای نووسین. ئێمە پێشەوە نازانین پولە قوڕینەکان چی وتووە چونکە نووسینیانتیان نییە بەڵام 5,000 ساڵەوە پێش سۆمەریەکان کردیانمە نووسین. ئێستا ئێمە ئازانین سۆمەریەکان چیان وتووە چۆن بیریان کردوتەوە بیرکردنەوەی ئاینیان زمانیان ڕێزمانیان تێئگەین. ئەمە هاوکاریمانەکە کە لە قوڵانیەکی زمانەوەی فەرهەنگی سۆمەری تێبگەین بەهۆی ئەو شتانەوە. زۆر باش ماوەسە دوایی بە درێژتێنە سەر کشت و کاڵ و بازرگانیانە ئەگەر لەسەر ناوی سۆمەری خۆی بەسین وەستین سۆمەری بۆ هاتای چی دێ؟ سۆمەری ناوەکەی ڕوون نییە ماناکەی خۆی شومیروم ئەمە بە شومر هین کراوە. ئەمە ئەکەدیەکان ئەم ناویان بەوان وتووە هەر بۆ ئاگاداری زۆر نەتەوە هەیە لە جیهانە بۆ نمونە یۆنانیەکان قەت بەخۆیان ناڵێن یۆنانی کێمە پیانی یا ئەوروپا پیاڵێن مەسەن گریک بەخۆیان ناڵێن گریکەوان ئەوان بەخۆیانڵێن هێلێن باشە سێرەکی ناوێ بەخۆیانەڵێن دەرەوە ناویتریان پێڵێ. سۆمەریەکانیش ئەویان بەخۆیان نەوتووە ئەمە ناوێ بۆ ئەکەدیەکان بێ هەتا ئەمڕۆ لەو مانایە تێناوێن بەڵام ئەمڕۆ جیهان ئەو ناوەی قوبول کردووە خەڵکە کە شۆمەر یا سۆمەر ئەوەی قوبول کردووە کە ئەکەدیەکان بە سەریانە داناوە ئەژینە خوانەوەیان بەخوانەوت. زۆر باش ماوەسە لە کتێبەکەتاندا باسی گوندی چەرمووەکەن وەک کۆنترین گوند کە با بڵێن گەنمی تیا دۆزراوەتەوە ئەمە پێشەوەی کە سۆمەرەکان بچە ناوچەکانی خواروەوە ئەو بەڵگانە و لێکۆڵنە شوێنوارانە چی بوون کە لەسەر گوندی چەرموو وەکو بەشێک لە هەرێمی گەرمیان کراو و دواتر بۆکو بەڵگەیە کە سۆمەرەکان لێرەوە ڕۆشتن بۆ ناوچەکانی خوارو. وەکو پێم وتی کاڵین چەرموو یەکێکە کۆنترین نییە یەکێکە لە گوند کۆنەکان چەرموو بۆ ناسرا لە پەنجاکانە تیمێکی ئەمریکی کارێکی زۆر زانستی لە چەرموو کرد. ئەو کارە بوو بە سەرەتایە بۆ گۆڕانکاری لە تێگەیشتنمان لە کوردستان و گرنگی بۆ مێژوو لەو پێش زۆر جار بیر و بیرۆکەکان جیاواز بوو لەسەر و ناوجان چەرموو بوو بە سەرەتایە بۆ تێگەیشتنی چۆن گوندی کشت و کاڵی دروست بووە. لە ڕاستیە ئێستا بێ سانسور 2000 ساڵ پێش چەرمووە بەڵام ئەم کاتی من و تۆ قساکەین چەندین تیم کارەکە ڕۆژ بە ڕۆژ لە گەرمیانە لە زۆر شوێنی کوردستان لە کرماشان لە ئورفا گوندە دۆزرێتەوە لە حەسەکە شوێنە دۆزرێتەوە. ئەمە ئەشیبینی لە داهاتووە ئەمە شتێکی بەردەوامە ئەمە چەرموو کە ئینی بازەکەین بەشێکە لە هەموو ناوچەکانی کوردستان. ئەمانە پیشانیان کەیتر وردە خەڵک هاتۆتە شوێنە دەشتاییەکان لە سەردەمانێکا کە گوندی ئیتر گوندی نیشتەجێی دروست بووە خەڵکانە نیشتەجێ بوون ماڵیان هەبووە تیاژیاون لە بەروی بە دەوری کشت و کاڵە پێویستیان بەو نیشتەجێی بووە. یعنی بڵین چەرموو هەموو ئەو گوندانەی تر کۆمەڵێک شتمان بۆ دەرەخەن یەکەم چۆن مرۆڤایەتی ئاژەڵی دەستەمۆ کردووە چۆن ماڵی کردووە و چۆن کشت و کاڵیشی کردووە و چۆن ژیانی گۆڕاوە. هەندێک بیر و بڕای ئاینی خەڵکی چەرموو ئەو گوندانەی سازین بەهۆی ئەو خواوەند دوشتانەوە هەندێک تێگەیشتنی گشتی دروست بووە بێەوەی نووسیمان هەبێ. جا ئەمانە بەشێکن لەوەی کە دواتر بووە بەوەی ئەو شارزانەتی کە کاڵی سۆمەری ئەمەیە لەمانەوە دروست بووە لەم گوندە دێرینانەی کە لە دەشتەکانە دروست بووە. ماوەسە بینە سەر لە هەنی بازرگانی لە ناوچە دەشتایەکانی حەمرین هەندێک شوێنوارە دۆزراونەوە لە ناوچەی خێت قاسم ئاماژەن بۆەوەی کە لە سەردەمی سۆمەرەکانە لەم ناوچەی بازرگانی کراوە. هیچ یەکێ لە دەقەمێخەکان باس ئەوەکە کە بازرگانی سەردەمی سۆمەرەکاندا چۆن بووە چ پەیوەندیەکان بە ناوچەکانی هەرێمی گەرمیانەوە هەبێ.
خۆی گرمیان هەر ئەچێتەوە ناوچەی سۆمەر یعنی تۆ گرمیان جیا مەکەرەوە ناوچەی سۆمەر یعنی بەشێکەوە بڵێ هەرێمێ هەر بەشێکە لە ناوچەی سۆمەری ئەمە خراوەتە خیاڵمان کە سۆمەرەکان لە خوارەوە لە ڕاستیە سۆمەرەکان هەر لە خوارەوە نەبوون و زمانیشان هەر لە خوارەوە بەڵام ناوەندی دەسەڵاتیان لەوێ بووە ئەگینە خۆیان وەکو فەرهەنگ و زمان بە خۆیان لە داستانێکە باسی زمانەکەیانەکەن و فەرهەنگەکەیان کە هەتاوەکو خەمزە و سنجار بازەکەن ینی سۆمەریەکان لەمایان و تووە جا لەبەرەوە باگەرمیان جیانەکەینەوەلەوە ڕاستیە بازرگانی لەگەڵ زۆر شوێنە کراوە یعنی هەتاوەکو کەندا و بازرگانی کراوە ئێستا هەندێک لێکۆڵینەوەی جیهانیە هەیە هەتاوەکو هندستانی ڕۆشتووە یعنی بڵین بازرگانی سۆمەریەکان هەتاوەکو هندستان ڕۆشتووە لەگەڵ چیاکانە بۆ نمونە دار لە چیاکانەوە هاتە دار لە دەشتەکانە نەبوو لەوێەوە ئاهات ینی ئەمە بابەتێکی زۆر قوڵە و بە سەدان و هەزاران بەڵگەنامەی لە پشتەکە بازرگانی لەگەڵ ناوچەی جیاوازە هەبووە وەکو پێم وتی تەنانەت بەڵگە هەیە کە لەگەڵ هندستانیشا بازرگانی کراوە لە سەردەمی سۆمەریە بەڵێ بینە سەر لایەنی نووسین لای سۆمەریەکان بە چەند قۆناغ تێپەڕیوە سۆمەریەکان لە دوای دروستکردنی دەوڵەت شارۆانە چۆن نووسینیان داهێنا قۆناغەکانی داهێنانی نووسین چۆن بولایەوان وەکو پێشتر بە وردی ئاماژەم پێکرد ئەم پولە قوڕینانە لە دوای ئەوەی مەوەسم کە ڕۆشتە ناوچەکان ئێستا بۆ بازەکەم و بۆی بچمەوە سەرەوە ئەم پولە قوڕینانە بوو بە سەرەتا ئێستا تۆ لە ناوچەی سۆمەر پولە قوڕینا دۆزیتەوە ئەم پولە قوڕینانە هەرمەنی مابوو شان بەشانی وردە بوو بە نووسین بەڵام ئێشتا هەر بەکارهاتنیشی هەرما بووە نەبوو بەیەک ڕۆژ لابچێ وردە بوو بۆ نووسینەی کە پێشتر ئامادەم پێکرد ئەمە زۆر گرنگە ئەمان دایمە بیری ئەوەت هەبێ ئەمە چەند داهێنانێکی گەورەیە بۆ مرۆڤەتی تۆ ینی پێشتر نەمانزانوە نووسین چۆن و لە پڕ تۆ دەنگ تۆمارکەی جا سۆمەریەکان ئەمەیان کرد هاتن دەنگیان تۆمار کرد ئێستا ئێمە خۆشبەختانە ئەزانین چۆن قسەیان کردووە و ینی پرۆسەکە لە پولە قوڕینەوە دەسی پێکرد دوایی بوو بەم نووسینەی کە پێی ئەمڕۆ پێڵێن نووسینی مێخی ئەمەیە سەرەتایی نووسین و یعنی ئەمە گەورەترین داهێنانە نەک بۆ ئەم هەرم ناوچەیە بەڵکو بۆ مرۆڤایەتی بەڵێ ماوەسە باسی ئەوە شەکەن لە کتێبەکەتاندانە کورتکەیە زمانی سۆمەری لەگەڵەوەی لە هەموو شێوەزارەکانی تر نزیکە بەڵام نزیکایەتێکی زۆری لە شێوەزاری خوارو هەیە و تایبەتی ئەو بە زمانی کوردی ئێستای ناوچەی گەرمیان و گوندەکان ئەم نزیکایەتە چییە؟ کاکسلێمان ئەبێ بزانی کە زمانی گەرمیان نزیکترینە لە سۆمەریەوە من بە زمانی کوردی یعنی شێوەیەکی نوێی سۆمەریە و زمانی سۆمەری شێوەی کۆنی کوردیە لە ڕاستیە وشەکانی سۆمەری لە هەموو زاراوەکان نادۆزیتەوە بەڵام لە ڕووی ڕێزمان و داڕشتنی ڕستەییەوە لە ڕووی دەربڕینەکانەوە لە شوێنێک زۆر نزیکە گەرمیان با پێت بڵێم ئەو زمانە ڕێک لە کوێ نزیکە لە گەرمیانەوە دەست پێکەی تۆ لە تو سوورمان تو هەتا کەرکووک ئەڕۆیت بۆ ئەو دی و ئەتا سنە وەکو گەرمیان ساکەن لە ڕاستیەوە ئەم دی بۆ شارە زوور شارەکان نا لە شارە زمان تێگەچێ لەم دەشتانە ئەوە زمانی ینی ئەوە نزیکترین زمانە لە زمانی بڵین سۆمەری بۆ نمونە ئێمە زۆر جار ئاماژەمان بۆ کردووە کە لەو زاراوەیە نێرومێنیە ئەمە هەمان شتە لە زمانی سۆمەریە یا سەیری لایەنی ڕێزمانی بۆ نمونە کۆ چۆن ئامرازی کۆ بەکاردێت لە کوردیە لەگەڵ سۆمەریە لە زۆر ڕووە لە ڕووی ڕێزمانی لە ڕۆی وشەکاری ینی جاری وایە حەبەسەیت چۆن تۆ بەشەکانی لەشە کە ئەمە پیشانیا ئەمە یەک زمانە لە زۆربەی وشەکانی پەیوەست بە ئەندامی لەشەوە کوردین زۆربەی وشە سەرەتایەکانی ژیان وەکو وەکو گریان وەکو ئەمانە هەمووی هەمان وشن ئەمە پیشانیا ئەمە پەیوەندی نییە بۆیەوە زوار ڕووکەینەوە ئەمە پەیوەندینی ئەمە هەمان زمانن بەس لە قۆناغێکی جیاوازی شارستانیەتە ئەمڕۆ ئێمە بە شێوەیەکی نوێتری سۆمەری ئەدوێن زۆر باشە مامۆستا ئەگەر بینە سەر بابەتی ئەفسانە و ئاین چۆن لە ڕێگەی ئەفسانە و ئاینەکانی ئەو کاتەوە ڕایەڵەی زمانی کوردی ناوچەکانی زاگرۆس بدۆزینەوە ڕاستێکی زاگرۆز و دەشت ینی چیا و دەشت پەیوەندیشی زۆر بەهێزیان هەیە پەیوەندیەکە هەندێک جار
دەمەن لایەنی فەرهەنگیەکانیە بینین بەڵام ململانێش بووە ململانێکە چۆن دروست بووە ئەم ململانەیە زۆر گرنگ ئێمە لێی تێبگەین لە سەرەتای شارستانیەتەوە کە وردە وەکوتم کۆمەڵی خەڵک جوڵان بەرەو دەشتەکان ئەمانە لە ڕووی ئابووری و ئابووریان گۆڕا دەوڵەمەند بوون بە خاوەنی کشتتوکاڵێکی زۆر گەورە چۆ کشتتوکاڵ ئەو وەختە گەورەترین سەرچاوی داراوی و بژەی مرۆڤایەتی بوو ئەمانی شاخەکانیش کشتتوکاڵێکی کەمیان نەکرد بەس بە بەراورد بەوەی دەشتەکان زۆر جیاواز بوو لەبەرەوە دوو کۆمەڵگەی جیاوازمان بۆ دروست ئەو کۆمەڵگەی کە پیانەوە گوتی لەگەڵ ئەو کۆمەڵی کە بە گشتی پیانەوە سۆمەری ئەم دوانە لە ڕووی ئابووری و جیاواز بوون ئەمەی دەشتەکە ئەیتوانی پەرزگەی بەهێزتر دروستکە لەبەرەوە لە ڕووی ئاینیەوە شتەکانی تونند و تۆڵتر بوو ئەوەی چیاکە نەخێر نێتوانی پەرزگەیەکی بەهێز دروستکە لەبەرەوەی ینی ئابووری نەبوو پشتگیری لەوکە لەبەرەوە لە ڕووی ئاینیشەوە نەرمتر بوو لەگەڵ شتەکانە ئەمە چێبڕکەی دروست کرد بۆ خەڵکانی چیا بۆ ئەوەی بەشێ لە ئابووریان بەهێزکەن ئەمانە لە بەردەستیان نابوون لە دەشتەکانە پەلاماریانیان لەبەرەوە هەمیشە چێبڕکێ هەبوو ئەم چێبڕکێ لە خواوەندەکانیانە ڕەنگیاوەتەوە خواوەندی خەڵکی دەشت لەگەڵ خاوەندی خەڵکی چیا دایمە لە چیرۆکەکانە کە دواتر بۆ چۆتە چیرۆکی نەورۆزەوە ئەمە کێشەی بینی خەڵکی دەشت و خەڵکی چیایە کە چۆن ئەم کێبڕکێ ئابووریە و ئەم لە خوداوەندەکانە ڕەنگیاوەتەوە لە چیرۆکەکانە لە ئەفسانەکانە ئەمانویستیانە گەورەی خۆیان شان بن ئەمانیش بە هەمان شێوە لە ڕووی فەرهەنگیەوە زۆر نزیک بوون لە زۆر ڕۆوە نزیک بوون بەڵام کێبڕکێش و ململانێ هەبوون لە نێوانیاندا جا ئەوانە لە داستانەکانانە ڕەنگیاوەتەوە هەمیشە لە ناوی خوداوەندا چۆ خوداوەندەکان زۆر جار نوێنەراتی فەرهەنگی کردووە لە دەشتەکانە خوداوەندێکیان کردووە بە سەرەکی کە نوێنەری خۆیان بووە ئەوەی چیاکەش بە هەمان شێوە یعنی بۆ بە نوێنەری فەرهەنگەکانیان و ئەمانە بوو بە سەرڕمی کێبڕکێ لە نێوانیانە زۆر باشە ماوەسە باسی گۆتیەکانت کرد ئێمە زانین گۆتیەکان لە ناوچەی کەرکووک و دەوروبەری بوونە ڕای تریشەیە کە لە ناوچەکانی سەروتر بوونە بەڵام زانین کەرکووکی ئێستا پایتەختیوانەوە عرابخا لە چوارچەوەی ئەو پەیوەندیەی گۆتیەکان لەگەڵ سۆمەرەکان و ئەکەدەکان هیان بووە چۆن باسێک لە گەرمیانی ئەو کات بکەین لە ئەو شەڕ و ململانێ لە نێوان ئەمانە هەبوو خۆی گوتیەکان ینی چیایی بوون چیایی بوون گوت وشەی گوت ینی ئازا بەسمانی سۆمەریە ینی شەڕکەر ینی پاڵەوان ئەم وشەیە ئەگەر وەرجێڕیتە سەر زمانی ئەکەدی ئەبێ بەچی ئەبێ بە قاردوو ینی سەیرەکەی بۆیە ئێمە جووت گوت لەگەڵ کورد قاردوو ئەمە لە سەرەتای شارستانیەتەوە ئەم دوو ناوە بە کورد وتاوە ئەمە خەڵکانێک لە چیاکان بوون کە جاری وا هەیە بووە بە ناوێکی گشتی بۆ هەموو خەڵکێکی چیایی جاری وا بوو بە تایبەت بە خەڵکانی وتراوە جا بۆیە ئێمە بێ بە ئاگاوە لە بەکارهێنانی وشەی کوردیش و گوتیش تێبگەین جا ئەم خەڵکانە بەگشتی چیایی بوون بەڵامەوە نییە وەڵایتر لە چیاکە نێنە خوارە نەخێر خەڵکانێکیان بۆ شمونە لای شاری کووت کە پەیوەندی بە ناوی ئەوانەوە هەیە تا هەندێک ناوچەی دەشتایەکانی بڵین نزیک چیاکان هات نەخوارەوە مەسەن بوونەوە کەرکووک ئەمانە دامێنی ئیتر زۆر دوور نین لە چیاکان ئەهاتنە هەندێک ناوچە و سەردەمانێ ناوچەی سۆمەریشان ینی زۆربەی ناوچەکە ئەکەدیەکانیان شکان و هەموو ناوچەکەیان گردەتەست سەردەمانی ئەوان بەهێز بوون جا سەیری کە چیمان بۆ دەرەکەوێت لە ڕێگای دەقەکانە ئەم گوتیانە بە شێوەی دەوڵەتە شار حکمیانە کرد یعنی کورد شتێکی هەبووە لە سەرەتای مێژوو کە نەیتوانیوە دەسەڵات قۆرخکە لێک خاڵە ئەمە لە هەموو قۆناغێک و لە هەموو دەوڵەتێکی کوردی هەتا سەردەمی سەلاحەدینیش ئەمە بینراوە کە کورد ناتوانێت سنترالایز بێ دەسەڵات قۆرخکە جا ئەم گوتیانە کە هاتن لە دەقەکانە باسیەکە چێ پاشایە چکە بۆ یەک پاشایان نەبووە چەندین پاشایان هەبووە ئەمە کێشەی دروست کردو بۆ نووسینەوەی مێژویان لە ڕاستیە میدەکانی ژوابوون میدەکان بە هەمان شێوە چەندین دەسەڵاتی ناوچەییان هەبووە ئەمە یەکێکە لە تایبەتمەندەکانی کۆمەڵگەی کوردی کە لە ناو گوتیەکان ماوە جا بێمە سەر گەرمیان ناوچەیەکە کە دەوڵەمەندێکی گەورەی فەرهەنگی کوردی هەڵگرتووە بەداخەوە ئەمڕۆ لەگەڵ سەردەم و لەگەڵ ئەم 400 ساڵی ڕابردووە ئێمە زۆر
تێگەیشتنێکی سادەمان هەیە بۆ گەرمیان ناوچەیە بووە لە بەرەوەی دەشتایی بووە ئاسان بیر و بڕوا و بازرگانی و ئاڵوگۆڕی فکریتیا بووە لەبەرەوە ناوەندێکی کریسیان بووە ناوەندێ بۆ ئاینی مانایی ناوەندێکی چەندین ئاین مەسن کاکەیەکان من پۆڵ کاکەیم هەیە بناوی پۆڵ کاکەی لە پێش ئیسلامە لەو ناوچەیە یعنی کەواتە ئەم ناوچەیە بۆ بە ناوەندێکی گرنگ بۆ وەکو هەمەڕەنگی بەرکەوتنی فکری جیاواز دەوڵەمەندی دروستەکە لەبەرەوە گەرمیان ناوچەیەکی گرنگە جا بووی من لە ڕێگای چەند کەسایەتیەکەەوە گەرمیانە پێ بناسێنم کابرای هەیە ناوی خێنیاسە خێنیاز لە 400 زاینیان ژیاوە خەڵکی شیروانەیە هەرم شیروانی گەرمیان ئەم پیاوە کەسێکی کریسیان بووە بەڵام کریسیانێکی ڕۆژهەڵاتی کوردانە یعنی لەگەڵ کریسیانە ئەوروپیەکە بە یەک کەوتون برۆ زۆر جار کریسیانە کوردەکان کە چوونەتە ئەستەمبوڵی من پێش ئیسلامیش و پێش تورک ئێشتا هەم ناوی نەبوو لەو ناوچانە ئەستەمبوڵی ڕۆم ئەم پیاوە کە چۆتە ئەوێ پاش ماوەیەک لە ناو کریسیانەکانە چەندین هین هەبووە ینی بڵین ڕوانگەی جیاواز و مەسەبی جیاواز بووە ئەمانە لەژێر کاریگەریی ڕۆحانی ڕۆژهەڵاتیا بوون کوردە کریسیانەکان لە ئەستەمبوڵە پاش ماوەیە کە بڵین یەکێک لە قەیسەرەکان گۆڕا ئەم بە لادەر لە ئاین کە پێڵەن هێرەسی یا هەردەقە ئەوە وشەیەکی لاتینیە بەڵێ بە لادەر دایانناوە ئەم کابرایە یەکێکە لەوانی کە ئنجیلی نووسێتەوە ئەنجیلی ئەو پیاوە و چەندین لێکۆڵینەوەی لە ئەوروپا لەسرە دوایی ینی زیندانەکە و ئەنێرێ بۆ بولغاریای ئەو سەردەمە لەوێ هەر لە هەندەران کۆچی دواییەکە جا ئەم پیاوە نمونەیەکی کاریگەری ئاینی کریسیانەیە و کەسێکی وەکو سەبریەشۆ کە ناوەکەی لە بنەچا سەبریەشۆ بە ناوی ئاینیە کە بن بەهین ناوی ئارامی لە خۆیانێن خەڵکی ناوچەی شارە زور بووە ئەم پیاوە لە هاتۆتە گەرمیان و بووە بە سەرکردەی هەموو کریسیانەکانی ڕۆژهەڵات لە 600 شتێکی زاینیە پێش ئیسلام کە کۆچی دواییەکە وەزیری گەورەی دەوڵەتی ساسانی خۆی لە ڕێوڕەسپی ناشتنەکەیە لە گەرمیانە بەشدارە بێت یا ئینی چەندین کەسایەتی کەسێکی ترمان هەیە مانە هەمووی دەوڵەمەنی گەرمیانە تۆماس مەرگەی لە گەرمیانە دانیشتووە لە ساڵی سەدەی نۆیەم 1200 ساڵەوە پێش دانیشتووە مێژووی کڵێساکانی نووسێتەوە کە چۆن کڵێساکان چیرۆکی وا خۆش بۆ بازەکە 1200 ساڵەوە پێش باسی مێژووی چەیری کە چەند مێژوومان لەویا هەیە و ئێمە ئاگادارمان نییە یا کەسێکی وەکومانی ئەمانی پێغەمبەر بە پێی خۆی هاتۆ بۆ گەرمیان گرنگی گەرمیان ئاوا بۆ بە پێی خۆی هاتۆ بۆ گەرمیان لەوێ گەرمیانەوە ڕۆشتووە بۆ ناوچەی جەزیرە و بۆتان هەروەها سەرەتای کریسیانیتی خەڵکمان هەیە دەست و پەیوەندەکانی هەندێک لە کریسیانەکان لە سەدەی یەکەمە هاتوونەتە هەولێر لە هەرمێنە یەکسەر بۆ گەرمیان گەرمیان و کوتم ئەمە ناوچەیەکی فەرهەنگیە ئەمە لە مەقاماتی ئەمڕۆی گەرمیان ئەمە پێشینەی هەیە هەر لە خۆی مەقامە دروست نابێ ئەمە ناوچەیەکی فەرهەنگیە بۆیە ئەو یعنی دەرفەدەیە بە دروستبوونی مەقام هەر لە خۆیەوە لە خەیاڵا دروست نابێ ئەو دەوڵەمەنی گەرمیان لە زۆر ڕۆ لەوە هاتووە مامۆستا ژمارەیەکمانەیە لە ناو کوردانە زۆر گرنگی پێدرێ و پیرۆزشە ژمارە 40 ڕیشەی ئەمە پیرۆزی ژمارە 40 بۆچی ئەگەڕێتەوە لە ناو کوردانە بۆ منێمە چلەی مردومان هەیە چلەی دایکمان هەیە چلتەنی یارسانمان هەیە ئەمە ڕیشەکەی بۆ کوێ گەڕێتەوە بەڵێ جا یەک شتم بیر چووچکە گەرمیان بۆ من گرنگە حەزەکەم بگەڕێمەوە سەر گەرمیان لە کەرکووکە دەقی هوریەکان زۆر دۆزراوەتەوە هوریەکان لەوێ حکومڕان بوون شوێنێکی پێڵێن نووزی لەوێ خۆشبەختانە کۆمەڵێ دەق دۆزراوەتەوە لە ماوەی 150 ساڵی ژیانی ناو نووزی پیشانە خەڵکەکە چۆن ژیان چۆن بیریانگرەوە چۆن خەڵک براوە بۆ دادگا ینی بنەماڵەکان چۆنیەکیان ناوە بە دادگا لەسەر کێشەی زەوی جاری وا هەیە کێشەی زەوی ڕوویاوە لە بینی بنەماڵەکانە 20 بۆ 30 ساڵی خیانەوە تا یەکلاکراوە سێرە کۆمەڵگە شارستانیە کە چۆن
پەنا نەبووە بۆ سڵحی عەشاری بۆ شەڕ ئەمە براوەتە دادگا و چەندین جار لەسەری دانی تا ئەم کێشەیەک لابووەتەوە ینی سەیری دەوڵەمەندیەکی کۆمەلگاکەی لە گەرمیانە ینی بە بۆ چوونی من کە ئاوا پەنجەرێکەکەیتەوە لەسەر ئەم دەقەهوریانە سەیرەکەی کۆمەلگەیەکی مرۆڤایەتی لە یادا دروست بووە ینی جێی سەرسوورمانە تۆ نزیکەی 3400 ساڵەوە پێش خەڵک دراوە بە دادگا لەسەر کەیسی گەندەڵی زۆر سەیرە ینی کەی بینی سەیرێکی ئەم کۆمەلگەیە چەنە شارستان بووە جا گەرمیان لە هەر ڕوویەکەوەی لە سەردەمی دەقت هەیە لە سەردەمی یۆنانەکانە چۆن قەڵای ئاشوورەکانیان زین و کردوتەوە چۆن سەرەتا باژیان نەخستۆتە سەر خەڵکە کە بۆ ئەوەی شارەکە کەرکووک ببوژێتەوە جا ئەمانە ئەنجایەمەوە سەر هەین حەزم کرد ئاماژەی تر بەوە بەم گەرمیان زۆر دەوڵەمەنە توانین زۆری قسەی لەسەرکەین ژمارە چل ناوی خوداوەند و ژمارەیەکی پیرۆزە لای سۆمەریەکان ئەم ژمارەیە چۆتە سنتەری بیرکردنەوەی ئێمەوە و ئێمە لی دەرباز نابینێنی وا چۆتە ناو خوێنمانەوە کە ئەڵێن چیرۆ گەڵێن چل شەو و چل ڕۆژ بەڕێوە بوو چل جارم پێوتی بەچل قورئان ڕاستە لە ئاینە بەچل قورئان هیچ مانایەکی نییە بەڵام ماڵین بەچل قورئان چکە لەوێشە ناتوانین دەرباز بین ینی تۆ هەچ لایەنێکی تەنانەت ترشیات کە سرکە دروست دەکرا لە کوردەواریە ئەبێت چل ڕۆژ داینەی من مناڵەکەی خۆم چلم بۆ کردووە کە لە دایگە بێت چلەی بۆ ئەەکەی مردوو چلەی دەبن لە نەتەوەکانی دراوسێشمانە ئەمە هەیە بەڵام لای ئێمە ئەوە بووە بە بەشێکی گەورە لە فکرمان سۆفیەکان کە ئەچوونە خەڵوەتەوە جاران لە کوردستان چل ڕۆژە چوونە خەڵوەتەوە دوایی کە هاتنە دەرەوە چل جار جام ئاویان بەخۆیان ناکرد یعنی تۆ کە چلە ئەەکەی بە جامێک چلەکە دەرەکەی پێڵەن جامی چلکلیلە وە چل جار ئاوەکەی بەخۆتە ئەنی نازانی ئەمە وەکو چوارچێوەیەکی ژیانی ئێمەیە چوارچێوەیەکی ڕۆحی ئەو چوارچێوە سۆمەریە نایڵێ دەرباز بین بەڵام ئێمە پێ ئاشنانین کە ئەچیتە قوڵایی و ئاوا پشتەکان هەڵیتەوە سێرێکە ئایلەوە ئێمە هەرو خەڵکە کۆنین ئێمە لە هەموو شوێنێکی فەرهەنگەکەمانە ئەم مێژوە دەوڵەمەندە هەیە بەڵام ئێمە بەهۆی ئەو نامۆبوونەمان لە خۆمان جوانی و قوڵایی ئەو فەرهەنگە نابینین بەداخەوە بەڵێ مامۆستا باسەکان وسە گەرمیان قوڵەوەی من پێم خۆشە زیاتر لە سەری بڕۆین هونەری گەرمیانی هەیە منە هۆرەمانەیە چەمەری هەیە کەمان زیاتر بە هونەرێکی گەرمیانی ناسراون ئێوە پێتان وایە کامانە ڕیشەیانەیە ڕیشەیەکی زۆر کۆنیانەیە تەنها هونەرێکی ئێستانین با باسێک لە هونەر و گۆرانی سەردەمی سۆمەرەکان بکەین و بەم هونەرە گەرمیانانەی ئێستا شەوی بەسینەوە ڕۆژێکیان شتێک بکردەوە لەسەر سۆمەرەکان کۆمەڵگەیەکی زۆر ینی مرۆڤ دۆز بوون ینی بۆ ئەوەی لە مرۆڤایەتی تێبگەینە بێت دەقیێوان بخێنەوە پیاوێک هەیە کوێرە بەڵام مێژووناسە و تایبەتمەندی لەسەر خەڵکی کەمەندامە لە بڵین لە دەقە کۆنەکانە جا بە قوڵایەکی زۆر خۆش ئەنووسێ لەسەر ئەو بابەتانەی کە زیاتر پەیوەستە بە خەڵکی کەمەندامەوە دەقێکی دۆزیوەتەوە لەسەر کچێکی کوێر جا سۆمەریەکان وەکو ئاشووری ئەکەدیەکان نین ئەوان تونند خەڵکی بیابان توندە لە بۆچوونیانە بۆژێ ئەمان ئەڵێن چی ئەڵێ خوداوەند مرۆڤی بە شێوەی جیاواز زۆر دروست کردووە ئەشێ کوێربی ئەشێ قاچ نەبێ ئەشێ هەر کەسەمان ڕۆڵێکمان هەیە لە ژیانە واتە ئەوان نیان و تۆمە غەزەبی خوایە ئەڵێ ئەمە خوا دروستمانەکە بە جیاواز بەڵام هەموو ڕۆڵێک ڕۆنجا ئەم پیاوە یەت لەسەر ئەو هینە بازەکە ئەم کچە کوێرە چۆن لە گوندەوە ئەیهێنن بۆ شارێکی سۆمەری بۆ ئەوەی فێری بە دەفەوە فێری گۆرانی بێ ئەم دەفەی کە ئەمڕۆ هەتا هەفتاکانیش ئێشتا لە تەشێ نەمانێنەرەوە دەفی سۆمەریە بە هەمان ناوەوان پێڵێن دووپوو جا ئەمە ئەم کچە فێریەکرێت کە چۆن بێ بە دەفلێر و گۆرانی بێش سۆمەریەکان هەمومان ڕۆڵێکمانێت تۆ کوێری ئەتوانی گۆرانی بڵێ ڕاستیە خەڵکی کوێر ئەتوانێت بە قوڵتر ئێوە ڕۆحانی تر ئەو گۆرانیە بڵێ جا ئاوا ئەمە بۆی من لەوە ئەچمە ناو باسەکە کە سۆمەریەکان ڕوانگەیان چۆن بووە ئێمە هەندێک نۆتە خوێنراوە تۆ هی سۆمەری هوریەکان لەبەرەوە هەندێک بینین ئەبینین بەڵام ئەوەی کە بتوانین مۆسیقای ئەمڕۆی کوردی بەسینەوە مە بابەتێکی قوڵە نابێ پەلە بکەین ئەبێ لێ کۆڵینەوە زۆرکەین ئەوەی جێی داخە ئێمە تا ئێستا پەرتووکمان لەم هەموو دەستگایەمان هەیە کە لەسەر مۆسیقا کارەکە پەرتووکێکی زانستیمان لەسەر
هۆرە نییە نی هۆرە بێت تێبگەین لەکوێ بەکارێت نۆتەکەی بنووسینەوە بۆی تێبگەین بۆ نمونە لە شارە زورە ئۆترێ هەتاوە کوجا بۆی سەیریکەی هۆرە لە بنەچا تێگەیشتنیکی قۆڵمان لەسەر ناوچێ هەندێ ناوچە و هەندێک فەرهەنگی کۆن پێڵە لە شارە زورەوە دەست پێەکە بەڵام بەر پشدەر ناکەوێت بەر ناوچەی مکریان ناکەوێت ئەڕاتە خوارەوە ئەتات ئەچێتە کرماشان لە کرماشانە ئەچێتە کوێ ئەچێ هەتا لۆرستان ئەمە خەتێکە لەویا هەندێجار حکومڕانی ئەگەر بیبینی ئەمە حکومڕان لەویا حکمی کردووە لە سەردەمی ئیسلامە حکومڕانی کوردی هەیە لە لوڕستانەوە هەتا ئەویا حکمی کردووە لە سەردەمی سۆمەریا حکومڕان هەیە لەوێەوە هەتا ئەویا هەموو ئەم فەرهەنگانە لەژێر ناوچەیەکی ئابووری ناوچەیەکی حکومڕانی فەرهەنگ لە یاد دروزە بێ جا بۆیە پێویستمان بە لێکۆڵینەوە هەیە ئەگەر ئێمە بە قوڵایی مۆسیقا تێبگەین من خۆ مۆسیقاشم خوێنەوە بەڵام کاری من نییەوە کاری خەڵکی هەیە کە بە قوڵایی بچێت خۆی تایبەتمەند بێتەوە بەڵام دەقێکی ئاشووری هەیە زۆر خۆشێتە شارە زور من گومان بە گومانێکەوە ئەڵێم ئەمە هۆریان گوێرەوە خەڵکی هەرە و ناڵێ ئەڵێ خەڵکی ئەم ناوچەیە وەکو ئافرە دەچریکێنن من لەویا بۆ لەوە چێ وەسفی هۆرە بکات بەڵام ناڵم ئەمە یەکلانیم بەڵام ئەوەی کە یەکلام هۆرە بەدڵنیایی هۆرە و چەمەری ئەمانە تەمەنیان 4-5 چەمەری لە ڕاستیە بۆ هینەوترێ جاران کە گەنجێک کۆچی دوایی یەکرد بە دەهۆڵ و زڕناوە ئەبرا ئێستش لە کرماشان و ناوچانە کە زۆر لایانی فەرهەنگی پاشتر پارێزراوە ماوە لە گەرمیانیشە کەمتر بووەتەوە بەس ینی لە 20 ساڵەمەوە پێش 30 ساڵەمە پێش مابوو بەس گەرمیان ێستا کاڵە بێتەوە لە ڕووی فەرهەنگیەوە لەژێر کاریگەریەی نەتەوەی عەرەبی و ئەمانە هەندێ لایانی فەرهەنگی کوردی ونەکە بەڵام هۆرە مێژوویکی زۆر دێرینمان پێڵێ و لە کۆڕی و دیوەخانی چەندین شارستیانەتی دێرینا هۆرە وتراوە ماوەسە بێنە سەر پرسیارێکی تر جیاوازی ژن لە لای گەلانی زاگرۆسی لەگەڵ ئەو گەلانەی کە بە سامەکان ناسراون ژن لای سۆمەریەکان گۆتیەکان وەروە تا گەلانی تر چۆن بۆ لە ڕووی ماف و ئەرک و کارەکانیانەوە وەروها لەگەڵ ژنانی ئەکەدی و بابلی و ئاشوورێمانە من ئەم پەرتووکە نوێیەم یەک بەشی تایبەتم دانا بۆ ئەوە ناو نیشانەکەی وەیە ئەنی بنەچەی ژنی شەڕکەر لەکوێوە هاتووە ئێمە چەند ساڵ لەمە پێش خەڵک لە پڕ ژنی شەڕکەری بینی سەرنجی جیهانی زۆر ڕاکێشا چکە خەڵک لە دەرەوە لە قوڵایی فەرهەنگی ئەم ناوچەیە تێناگا مێژوو زۆر گرنگە وایان زانی کتوپڕ ئەمە کۆمەڵێک خەڵک دروست بوون ئەمە شتێکە هەندێک تەنانەت هەدێ لێکۆڵەری تورک کەوتوبوونە قسە لەسەرەوە گوایە ئەمە کورد بۆیە ئەمە ئەکا بۆی سۆزی ئەوروپیەکان بۆ خۆی ڕایشێ لە ڕاستیە ژنی شەڕکەر و ڕۆڵی ژن لە سەردەمی سۆمەریە و ئەمە بەردەوامە بینی ژن ینی کۆمەڵگەیەکە بۆ سۆمەری و ئەکەدی سەردەمانێ لە پەنایەکا بوون ینی شار هەبووە هەم سۆمەری و هەم ئەکەدی بە کۆتیاژیاوە سیرەکەی ژنی سۆمەری خاوەن بازرگانی بووە خاوەن دەسەڵات بووە خاوەن بڕیار بووە کەچی ژنی ئەکەدی هەر ڕێگەڵێ نابێ ژنی بەشوو لە ماڵەوە سەر دەکە ئەبێ سەری داپۆشێ ژنی سۆمەری سەری دانا ژنی هوری سەری ژنی گوتی بە هەمان شێوە فەرهەنگی خەڵکە ڕەسەنەکەی ئێرە جیاواز بوو لە خەڵکی ئەو خەڵکەی کە لە بیابانەوە ئەمە ڕەنگیاوەتەوە لە یاساکانە ئەو یاسایی من سیرم کرد ئەو یاسایی لە ڕۆژاوا دەرچوو لەگەڵ داعشا بۆ جیاواز بوو خەڵک لە پڕ ئەیلەوە وانە زانیە ئەمە دروستکراوی کورد لە وەئی خۆیان مێژوو دووبارە ئاکاتەوە سەیری ڕێساکانی سۆمەری و هوری و ئەمانە بکەی هاوشێوەیە لە ڕۆی ڕۆڵی لە مرۆڤایەتی بوونی ڕێساکانە پەیوەندی هەیە لەگەڵ ڕۆڵی ژنە لە ڕێساکانە یعنی تۆ ئیبینی ڕێک ژن ئەنی نیانهێشتوە ژن بێتە دەرەوە لە ناو ئاشووری ئەکەدی ئاموری ئەمانە کەچی لە ناو سووری هوری و شتەکانە ئەمە دووبارە بووەتەوە بۆ ئەو فەرهەنگی کە هی ئێمەیە جا ژنی شەڕکەر لە سەردەمی گوتەکان نەواری توم سەرکردایەتی 10,000 سەربازی کردووە ژنێکی گوتی یعنی سێرکە
وە کۆنترین شاژن لە جیهاندا شاژنێکی بەڵام زۆر بۆ گرنگە لە بەرنامەیەکی تریشە باسەوەمان کرد بەڵگە هەیە باس لەو شاژنە بکات کە نزیک 10,000 جنگاواری هەبوو سەرکردایەتی جنگاواریەکە چی بەڵگەیەکمانێ بۆ ئێمە مسلمێن بەڵگەی دەقی مێژوویی نایی هاتووە ئەمە شتێک نیە ئەمە بڵین ینی من لە پەرتوکەکە ڕێک سەرچاوەکەی ئەم پەرتوکەی من بە تایبەتی ئەم پەرکوت پەرتوکەێن مێژووی بزرورە جێراوی کورد ئەم پەرتوکت هەشتێکت پێڵێت تۆ یەکسەر ئەوەی خۆشە چیتە سەرچاوی جیهانی ئەمە کۆمەڵە دەق دۆزراونەتەوە لە ناوچەکە بۆ نمونە دوکان پێشەوەی بێ بە بڵێ دەریاچەی دوکان پێشەوەی بێ بە دەریاچە لە یا کۆمەڵە دەق زۆر دۆزراونەتەوە ئەمانە خوێندنەوەیان بکراوە زۆریش فەوتا بەداخەوە بەڵاممانە خوێنە هەندێک زانیاری لەسەرەوانە بۆمان دۆزراوەتەوە دەقی سۆمەری ئەمانە دەقی ئاشووری کە شەڕەکەن لەگەڵ گوتیەکانە ئەمانە پیشانیە جا شاژنێکمان هەیە ناوینەواری توم سەرکردایەتی 10,000 سەربازی کردووە ئایا 10,000ەکە ژنیشی تیا بۆ ئەویان نازانین بەڵام 2000 ساڵ لەمە پێش مێژونووسێکی یۆنانی هەیە ئاریا بورە ناوەکەم پیر بووم هەموو شتێکم بیر ناکەوێتەوە بەڵام پەرتوکەکەیم هەیە لە پەرتوکەشا باسم کردووە کە باسی ئەڵێ پاشای میت 100 سەربازی ئەمەزۆنی ژنی شەڕکەری یا بە ئەسکەندەر جا ئەمە لە ناو میدەکانە ژنی کەواتە ژنی شەڕکەر هەبووە ئەمە دەقێ پێ دەڵێ کە ئەمە زۆنیەکان کە من بە هەمەژن لێکم ماوەتەوە ئەمە بۆ بە ئەفسانە لە ناو یۆنانەکانە لە ناوچەی ئەنەتۆڵیا و ئەم ناوچەی کوردستانی وە سەروتری پێشوو خەڵکانێک هەیە لە ناو یۆنانیەکانە ئەڵێن دەوڵەتەکەیان هەر ژن حکمی کردووە جاسە تۆ هەندێک شوێنە هەیە ژنوار ئەمە لە خۆیان نییە وار وشێکی سۆمەریە بۆی بزانی دێمە ئاگامان لە خۆمان نییە جا ئەمە ژن کە بۆ بە ئەمەزۆن ئەمڕۆ ئەمە داسانی زۆری لە ناو یۆنانیەکانە لە پشتە لەم ناوچەیە ژن حکمی کردووە لە ڕابردووە ئەمە شتێکی زۆر دێرینە جا لە هەر ڕوویەکۆی گریت ئەو بابەتە ینی دایمە لە دەقەمێژویەکانە دیسان دەرەکەوێتەوە بۆیە لەم پەرتوکەمان من بە قوڵی و بەسەر چاوەیە بەشێکی گەورم بۆ داناوە کە تێبگەین لە کۆمەڵگەی خۆمان چۆن گۆڕاوین ئەمڕۆ بۆمان لاتۆ جاران چۆن بووی هەمووی بە وردەکاری لە سەردەمی سۆمەری و هەتاوەکو ئەمڕۆ بینی بگومان ئەو ئازادی لە ناو ژنانی کوردانە هەیە ئەو خەباتەی کە ژنانی کوردان یاسا بۆ ئازادیکەن ڕیشەیەکی مێژووی هەیە مۆسەگەم پێم خۆش و گفتوگومان زیاتر بە خانێ بەڵام لێرەدا کات نەما سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ بەناوکەتان سپاس خۆش بینەرانی هێژە لێرەدا دینە کۆتایی بەرنامەیەم جارەمان تا بەرنامەیەکی تر هەشاد